سروا رسول ريفبرا گشتي انا وندا قيرانان وزارة النفقه حكومة ريما كردستان نهال باجار باكو يا پایتخت آذربایجان دیگل مدایه سروا خان دماتا باش به ایدی تو الباکوی توزانی لور کوپ بیستونه بری بچه چواتیا رو پروبونا کاراسات و قیرانین کشوها و گوارتنین کشوها کو بگمان گلک جرانف کاراساتین سروشتی به صدما وی کی چه دبن کواتا گلو ما بستا بجداریا و دیوی قربانی دا چیه بەڵێ ئەو کاتتان باش زۆر سپاس بۆ میوانداریکردنمان طبعاً بەشداربوونی ئێمە لە کۆپ 29 بەڕاستی بۆ بابەتی یەکجار زۆرە بابەتی یەکەمیان ئەوەیە کە خۆتان دەبینن گۆڕانکاریەکانی کەش و هەوا زۆر خێران و دەرەنجامەکانی لە هەرێمی کوردستان بە تەواوەتی بەدەرکەوتون وەکو بینیمان کە بۆ یەکەم جار ئەو ساڵ بە زۆر بە خێرایی و بە زوویی جیاواز لە ساڵانی ڕابردوو پلەکانی سەرما گەیشتە ژێر 0% و هەروەها شێوازی دابارینەکان بابەتی وشکە ساڵی دروستبوونی لافاو دابارینێکی زۆر لە ماوەیەکی کەم و کاریگەریەکانی ئێمە ئەوڕۆ لێرە بەڕاستی لە پەناڵێک بەشدار بووین بە سوپاسەوە نووسینگەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە ئامادەکاریەکی تەواویان کردو بۆەوەی کە لە تەواوی پانێڵەکان هەرێمی کوردستان بەشداری خۆی هەبێت ئێمە پەیامی جیاوازمان هەیە لە پەناڵەکان یەکێک لەوانە لەو بابەتانەی کە ئێمە کاری لەسەر دەکەین بەڕاستی کە پێویستە کێشەی دارایی هەرێمی کوردستان کۆتایی پێبێت و پێویستە عێراق ئەوە لە بەرچاو ئەوەی کە ببینێت کە بابەتی ئینسانی و بابەتی سیاسی تەواو جیاوازن ئێمە دەزانین کە بەهۆی بەردەوامبوونی قەیرانی دارایی بەداخەوە ئەو بابەتە کاریگەری خستۆتە سەر ئامادەکاریەکان ئێمە دەزانین کە زۆر بابەت لە کارەساتی سروشتی ناتوانرێ ڕێگای لێ بگیرێت بەڵام بە ئامادەکاری و بە ئەنجامدانی پرۆژەی استراتیجی دەتوانی ڕێژەی کاریگەریەکانی کەم بکەیەوە ئەوە یەکێک لەو پەناڵانە بوو کە ئەوڕۆ ئێمە باسمان لێوە کرد چەند نمونەمان هێنایەوە کە هەرێمی کوردستان لە چەندین پرۆژەی جیاوازدا خزمەت بە سەدان هەزار خەڵکی دیالەو ئەو ناوچانە دەگەیەنێت کە تەنها مەسەلەن دروستکردنی بەنداوێک لەلایەن عێراقەوە پێویستە بەڵام بەداخەوە هەتا وەکو ئێستا حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەکی کردداری بەشداری نەکردووە بە بیانووی قەیرانی دارایی بە بیانووی بودجە و بە بیانووی جیاواز بۆیە ئێمە ئەوەمان خستە ڕوو کە پێویستە عێراق بەڕاستی لەو بابەتانەدا جددیتر بێت و پێویستە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بێت چونکە ئەو بابەتە کاریگەری بۆ سەر خۆی دەکات پێش ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان بێت و چەندین بابەتی تر یەکێشان بابەتە پرسان ئالیکاریە جڤاکە نێودەوڵەتیە ji بۆ عێراقê بۆ ڕووپڕبوونا بویەرên سەرۆشتی بوون نمونە تەرخانکردنا 14 ملیۆن دولارانە ئالیên پەیوەندیدارên هەرێما کوردستانê tu jî niha li Bakûyê kewata çend we aliyê nêvdewletî li wê yekê haydar kiriye ku hikûmeta Iraqê bi berpirseratiya rastexîna xwe li hember Herêma Kurdistanê li dûrvêyekê narabî gelo بەڵێ طبعاً ئەوە یەکێک بەڕاستی لە بابەتە گرنگەکانە نەک تەنها لەگەڵ عێراق مەسەلەن ئەوڕۆ ئێمە لێرە چەندین هاوبەشی خۆمان بینین کە لەگەڵ هەرێمی کوردستان کار دەکەن و ئەو دەرەنجامانەی کە هەرێمی کوردستان بە تایبەت لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە نیشانی کۆمەڵگەی نێودەوڵەتیمان داوە نەک تەنیا جێی مایەی خۆشحاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڵکو ئەوانیش وەکو وڵاتە هاوبەشەکان شانازی پێوە دەکەن ئێمە ئەوڕۆ لێرە KfW ئەڵمانیامان بینی GIZ ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان و چەندین بابەتی گرنگمان باس کرد لەوەی کە بەداخەوە ئێستا زۆربەی فۆندی نێودەوڵەتیش عێراق دەیەوێت کە تەنیا لە ڕێی خۆیەوە کۆنتترۆڵی بکات و لەوەشەوە هەرێمی کوردستانی لێبێ بەش بکات ئێمە لێرە پەیامەکانمان دەگەیەنین کە بەڕاستی ئەو بابەتە جێی قوبوڵ نییەوە پێویستە ئەو لایەنانە ڕاستەوخۆ لەگەڵ هەرێمی کوردستان بێن لە واقع کێشەکان ببینن و ئالیەتی چارەسەری پێکەوە دابڕێژن لەبەرەوەی ئەو هاوکاریانەی کە لە ڕێی عێراقەوە پێشکەش دەکرێت بە هیچ شێوەیەک وەکو خۆی ناگاتە دەستی ئێمە و ئێمە وەکو نمونە
ئەو وڵاتانەمان هێنایەوە بۆ نمونە کە ڕاستەوخۆ ئێمە لەگەڵ یەک مامەڵە دەکەین و لە پرۆژەی هاوبەشدا کار دەکەین و دەرەنجامی ئەو پرۆژانە کە چەند کاریگەری گەورەی هەبووە وای کردووە بۆ نمونە ئێمە لە 2 هەفتەی ئایندا شاندێکی باڵامان لە وڵاتی ئەڵمانیا بەشدارە. وڵاتی ئەڵمانیا ئەزمموی هەرێمی کوردستان نیشانی وڵاتەکانی تر دەدات کە پشتیوانیان دەکات کە چەند سەرکەوتوو بووە ئەو هاوبەشیەوە وای کردووە ئێمە بگەینە ئەو قۆناغی ئەوڕۆپ. ئەگەر هەندێک نمونە بۆ بەڕێزت بهێنمەوە لەو ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە بارانەکان ڕوویانداوەکو بینیتان لە هەموو پارێزگا و ئیدارە سربەخۆکان لە کۆگاکانی وەڵامدانەوەی قەیرانی و کارەسات لە هەڵەبجە لە کەرکووک لە هەولێر ڕاستەوخۆ هاوکاری دەگەندرایە زیان لێکەوتوان. هەرێمی کوردستان توانیویەتی تاوەکو ئەوڕۆ 5 کۆگای وەڵامدانەوەی قەیران و کارەسات بە ستانداردی نێودەوڵەتی دروست بکات کە کەلوپەلی بەهاناوەچوون لە خۆی دەگرێت. توانیومانە ژوورێکی ئۆپەراسیۆن دروست بکەین کە 17 وەزارەت تێیدا بەشدارە بە شێوەیەک کە هەماهەنگی بۆ ئامادەکاری و وەڵامدانەوەی قەیران و کارەسات زۆر بە جوانی پلانی بۆ دابڕێژرێ. هەرێمی کوردستان توانیویەتی ئێستا خاوەنی سنتەرێکی ڕاهێنان بێ کە سیناریۆی جیاواز لە خۆی دەگرێ هاوشێوەی وڵاتی ئەڵمانیا. ئێمە جاران تیممان دەناردە ئەڵمانیا بۆ ڕاهێنان، بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەولێری پایتەخت هەمان سنتەر دروست کراوە بە لێرە منۆتۆ لە ستۆدیۆ باسی پرسێکی تری جددی لە هەرێمی کوردستانمان کردوویش مەسەلەی ئاوارەکانە. ئێستاش لەگەر بێ بە دەهزاران بە دەیان هزار ئاوارە لە هەرێمی کوردستانە لە ناوچە جیاکانی عێراق. بێگومان حکوومەتی عێراق وەزارەتی کوچ و کوچبەران بێباکە لەوەی یارمەتیامدا ئیدارەی ڕەوشەکەیان بکە. یعنی لە چارچوەی چونەتی ئیدارەکردنی ڕەوشی پەنابەرانیش نەک بەتەنیا ئاوارەکان کە سەدان هزار کەسن ئێستا لە هەرێمی کوردستان هەنە لەگەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتن چتان سیختێکتان هەیە کە ئەوان بتوانن یارمەتی بدەن تا ئێستا ئەوانی شۆستاون لە یارمەتیدان. زۆر ڕاستە. طبعاً ئەوڕۆ ئێمە یەکێک بۆ لەو بابەتانەی کە لە ناو پەناڵەکانیش باسمان کرد ئەو بابەتانە بوو، چونکە یەکێک لەو کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا و هەروەها لێکەوتەکانی ئەو کارەساتە دەستکردەکان بێگومان بابەتی ئاوارەبوونە. بەداخەوە لەگەڵ ئەوەی هەتاوەکو ئەوڕۆ ئێمە تەنیا لەو مانگەدا چەندین جار نووسراوی فەرمیمان ئاراستەی حکوومەتی ئیتیحادی وەزارەتی کۆچ و کۆچبەران کردووە کە ئێستا ئێمە لە ناو زستانێکی سەخت داین تا ئەوڕۆ نە بابەتی نەوت نە بابەتی کەلوپەلی زستانە و هیچ جۆرە هاوکاریەک لە حکوومەتی عێراقەوە پێشکەش ناکرێت. ئێمە بینیمان کە ئاوارەکانی لوبنان هاتن پەنابەرانی لوبنان کە عێراق وەریگر ڕاستەوخۆ دەرگای قوتابخانەکان و هەموو جۆرە هاوکاریەکیان پێشکەش کرا، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئاوارەکانی عێراق خۆیان کە خەڵکی عێراقن ئەو جۆرە هاوکاریان لە حکوومەتی عێراق پێنەبەخشراوە. و یەکێک لەو نمونانە ئێمە بە سەدان منداڵی ئاوارە تاوەکو لە کەمپەکانی ئێمە تاوەکو ئەوڕۆ کێشەی ئەوراقی قانونیان هەیە، کێشەی بابەتە یاساییەکانیان هەیە بۆیان چارەسەر نەکراوە. بەداخەوە حکوومەتی عێراق مەبەستی نەبووە. ئێمە ئەوڕۆ باسی ئەوەمان کرد کە ئەوانش کەوتونە ژێر کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەوا، بەڵام کە ئێستا حکوومەتی عێراق لێرە بەو شێوەیە بەشدارە پێمان ڕاگەیاندن کە بۆچی ئێوە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە هاوکاریەکتان تاکو ئێستا پێشکەش بەو خەڵکانە نەکردووە کە چەندین جار بەهۆی لافا و ئەوانە ئێمە ناچار بووین بیان گوازینەوە بۆ شوێنی کە هاوکاریان بۆ بکەین لە کاتێکدا کە دیسانەوە ئێمە بە قەیرانێکی دارایی سەخت دەناڵێنین. بەڕاستی ئەوە بۆتە بارگرانیەکی زۆر بۆ ئێمە و بە هەمان شێوە وەکو باسم کرد پێشتر بەداخەوە حکوومەتی ئیتیحادی ئێستا هاوکاری زۆری لایەنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشی کۆنتڕۆڵ کردووە کە ناگاتە ئەو شوێنانەی کە پێویستە بگات. بۆیە ئێمە بە چڕی ئەو پەیامانە لێرە دووپات دەکەینەوە و ئەو پەیامانە دەگەیەنینە کۆمەک بەخشەکان کە هاوکاری ئەو ڕێکخراوانە دەکەن بەوەی بەڕاستی ئەو بابەتێکی نادات پەروەرانەیە و مایەی قوبوڵ نییە، چونکە پێویستە وەکو گوتم مەلەفی
مرۆیی جیا بکرێتەوە لە هەموو جۆرە بەڵێ سەرواخات هەڵبەتە بابەتێکی گرنگی تو ڕوژاند کە مەسەلەی هاتنی پەنابەرە لوبنانیەکان بە هەڵبەتە لوبنان لە ڕەوشێکی دژواردا تێدەپەڕێت خەڵکی لوبنان پەنابەر دەبن ئەوانەی پەنابەر دەبن مافیان هەیە دەبێت ڕەشای مافەکانیان بکرێت و دەزانی بەڵام ئەم ئیزدیواجەتە بوو لە باشووری عێراق لە نەجەف و لەوێ دێنن بە معەزەزی مکەڕەمی پێشوازیان لێ دەکەن ژەمیگەرم سێ ژەمیگەرم پێشکەشیان دەکەن بەڵام ئاوارەکانی عێراق ناوەڕاستی عێراق بەبوونی ئەو شەڕە مەزهەبی تایفەگەری ناوچەکانی خۆیان بەجێهێشتووە لە هەرێمی کوردستان لە کەمپەکان دەژین ئێوە بەو ئیمکانیەتە مەحدودێکی هەتانە یارمەتی دەدەن ئیدارەی ڕەوشی ئەوان دەکەن لەو ناوچانە حتا باستەوە دەکێت ئەو پەنابەرانە بۆ دیالە دەگواستنەوە سەرنج لەسەر ئەوە هەیە بەو پەنابەرە لوبنانیانە گۆڕانکاریەکی ئەن گۆڕانکاریەکی دیموگرافی مەزهەبی عەرەبی لەو ناوچانە دروست بکەن کەواتە تاچان گرنگە لەسەر ئەمەش بە جددی بوەستن بەڕاستی کەم سیاسەتە بوو ئەم دوو فەقیە بوو ئێمە بەڕاستی هەر هەنگاوێک کە بۆ بابەتی چارەسەرکردنی کێشەیەکی مرۆیی بێ بەهاناوەچوون بێ جێی دەستخۆشیە بەڵام ئەوەی کە بەڕاستی جێی نیگەرانیە ئێمە دەبینین کە عێراق تەنیا لە ماوەی دووسێ هەفتەدا کێشەی بابەتی یاسایی بۆ پەنابەرانی لوبنانی چارەسەر کرد کە بتوانن بچنە ناو قوتابخانەکانی عێراقەوە بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە تاوەکو ئێستا وەکو باسم کرد بە سەدان منداڵی ئاوارە کە گەیشتن تەنانەت لە 2014ەوە تاوەکو ئەمڕۆ عێراق بیانووی ئەوە دەهێنێتەوە کە ئەوانە کێشەی بابەتی یاساییان هەیە و ناتوانێت دۆکیومنتە یاساییەکانیان پێ بدات ئایا چۆن دەکرێت بۆ پەنابەرانێک کە هی وڵاتێکی تر بن ئاوا بە زوویی چارەسەر بکرێت بەڵام بۆ خەڵکێک کە هاوڵاتیانی خۆتە ئێستا گەیشتنە تەمەنی گەنجی نەیانتوانی داخلی قوتابخانەکان ببن سوود لە خزمەتگوزاریەکان وەربگرن بەڕاستی ئەوە جێگای نیگەرانیە و ئێمە لەو بابەتە چاوەڕێی حکوومەتی ئیتیحادین لە ماوەی پێشووتردا لیژنەیەکی باڵا پێکهێنراوە ئێمە لە بەغدای پایتەختی عێراق ئامادە بووین لە کۆبوونەوەیەک بە ڕۆژێکی کامل لە کۆبوونەوەدا بووین چەندین بابەتمان پێشنیار کردووە تاوەکو ئێستا وەڵاممان بۆ نەهاتۆتەوە لە حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی کێشەی ئەو خەڵکانە چارەسەر بکرێ و بتوانن بگەڕێنەوە ناوچەی ڕەسەنی خۆیان بە شێوەیەکی ئارەزوومەندانە بەێ زۆر سپاس سپاس و بەڕێستان سەروا ڕەسوول ڕێبەبەرای گشتیان ناوەندە قەیرانان لە وەزارەتە نەوخواری ما کوردستانی نەها لە باژارێ باکوو یا پایتەختە ئازەربەیجانی دیگەلمە بوو گەلێک سپاس